کوڕەکان چۆنن؟ ژنان، پیاوان، کچان، کوڕان، هیوادارم زۆر باش بن. ئەم لایفە ئەمە گولەی وێڵە لەسەر چەند تەورەیەکی بچووک و کورت هەوڵەدەم کە قسە بکەم لەبەرەی ئەم ماوەیە تۆزێک سەرم قاڵ و مەشغوڵم نەمپەژاوەتە سەر کۆمەڵەشتی تر. زۆر مەلەفم لاکەڵەکە بووە بەرحاڵ لە دواییە هەموو بەڕێزان ئەتوانن گوێ لێ بگرن و ئەتوان بڵای بکەنەوە. یەکەمیان لەسەر ئەو پیاوە کوردەی کە لە بەغا لە گەرمایە لە نەبوونیە مردووە و هەلویا فڕیان داوە. ئەمێ ئەوەتان بیرخەمەوە کە کاتێک لە هەڵەبجە کشێشی عەرەب لە سەیرانگاکە خنکا پارێزگاری هەڵەبجە کە هەمیشە خەرجی خۆ دەرخستن و خۆڕازانەوەیە، جا هەر پارێزەرێک هەر پارێزگارێ یا بەڕێوەبەرێ یان خاوەن پۆستێ زۆر خۆی دەرخات و وێنە بگرێ و لە بەردەمیدیا ئەو یعنی هیچ ئیش و کاری نییە بەڕاستی. لەبەرەوە تەنها ئێوێ بە خۆ دەرخستن و بە وێنەگرتن قەرەبووی بێکاریەکانی خۆی بکاتەوە. جا نوخشەیەکە لەو کەسانە ئەوە بوو خەڵکی هەڵەبجە، یان ناڵم خەڵکی هەڵەبجە هەمووی، بەڵام بەشێک لە خەڵکی هەڵەبجە و خورماڵ و کێوشی و ڕیزیان بەسبوو بە گوڵەوە و ئەلەساسەوە. ئەو کاتە من ناومنان ئەمانە جاشن، ڕۆحی جاشایەتیانەیە بەڕاستی. ئەمانە خەڵکانێکی نەفسیەت نزمن، خەڵکانێکن کە بچووکن، گرنگنن، خوان بە بچوو گەزان لە ڕاستیە. بە دێژایی مێژووی کورد هەمیشە گەلەکەی ئێمە بوو بە قوربانی ئەم نەوعایە ئەم تەیفە لە ئینسان بەڕاستی کە خەڵکانێکن نەفسیەتیان نزمە، خۆ بە کەمەزان، خۆ بە سوو گەزانن، هەمویان بە گوڵەوە ڕاوەسابوون و ئەوە کچێکی عەرەب وای لێ هاتووە و ئەم کچە عەرەبە خنکاوە و بەڕێزەوە ئێنێرینەوە. بەڵام پێشی بە تەمەنی کورد لە بەغا لەبەر هەتاوە ئەمرێ بەشە هەر نایزانێ، هەر ناچێ بەلایە بڵێەوە بەشەرە ئەوە چییە، هیچ کەس حسابی سەر ناکە. بۆ لەبەرەوەی ئەوان عەرەبەکان بۆ جۆرە بیرەکەنەوە لە واقع حسابی ئەوان جیاوازە. جا کوردە بۆرەی خۆشمان ئەمەی ئێمەیان ناوە ئەوە کاری کورد وایە و کورد ئەمەیە و بۆیە حاڵی قنتان زۆر جوانە بۆرە کورد ئەوە تێی هەند خاکتەندا بەشکرا و تێ هەڵدرا و ئەنفال کرا و بەدەستی عەرەب و تورک و فارس و ڕژێمەکانیان ئەوەی نەشە بەران بەتاکراوە. لەبەرەوە مێژوو سەلماندی کە ئەو کەسانەی بۆ کچە عەرەبە ئەویان کرد مەسەلەکە ئینسانی نەبوو، بەڵکو مەسەلەکە جاشایەتی بوو، خۆسوکردن بوو، مەسەلەکە بوونی ڕۆحی جاشایەتی بوو لە ناو جەستەی پیس و مێشکی بۆگەنی ئێوەدا بەڕاستی. ئەوە لەسەر ئەوە ویستم ئەو دووسێ قسەیە بکەم. خاڵەشی تر مەسەلەی پارکی شار، پێم وایە هەواری شار شتێکی وایە. یەکێتی فریا کەوتووە بەشێکی زۆری لێ لایە ئەیدزێ ئەیکا بە پرۆژە بۆ خۆی. من تێناگەم لە کوڕانی تاڵەبانی، یعنی ئەوان جگە لە زەوی دزین و جگە لە پارە کۆکردنەوە جگە لە قاچاقچێتی چیتر ئەزانن لە ڕاستیایەوە. ئایا شتێکی هەت شتێکی کەتان هەیە بیکەن جگەلەوە. سلێمانی یەک دوو شتی وای تیا بوو، ئەوەش کە بەرهەم ساڵح کردبووی هەواری شار. ئێستا ئێوە ئەیدزن ئەیبەن تاڵیان یەکەن و ئەم یانەی نەورۆزی تیا بوو ئەویشتان دزی لە حەقیقەتە برتان بۆ خۆتان بۆی پارەی پێپەیاکەن. کابرایشی بەدناوی دزی جەردەی کە لە دوبەی ڤێلای کردو بە 550 ملیۆن دۆلار کە هاوڕێی داڕوی شێخنووریە ئەوێن نەورۆزادا ئەنیشێت و لەم لا لۆلاف شەیەکە من ئەو نەم پارەیەوە تۆ پارەی لەکوێ بوو؟ تۆ باوکیشە هەر دز بوو، نەرمینی دایکی هەر دز بوو. ئێوە لە مێژووی بنەماڵەکەتان هاوڕێ گیان جگە لە دز و جەردەیەوەی شتێکی تر نین. تۆ لەم لایەنە ڕۆژ دانیشتووی ئەدەیە بڵێ چی؟ ئەدەیە بڵێ زۆر پیاوم، ئەدەیە بڵێ حاڵی حسابێ. من خۆم ئەهلی یاری و فۆتباڵ و ئەم بابەتانە نیم لە ڕاستیە، بۆیە من ناچ بە ناو کۆمەڵە تەفسیلات و ئەلە بابەتانەوە. بەڵام ئەو پارەی کە تۆ ئێستا ئەیەیت پارەی ئەو میلەتەیە، پارەی دزیە و پاشان کاتێکە لالەزار کێشەکە دروست بوو چوو لەسەر لالەزار و ئەو شتانە ڕوویدا نزیکەی 3 ملیۆن دلاری زیاتر لە 3 ملیۆن دلارتان دزیوە. ئەوە هەر ئەو پارەی لالەزارە هاوڕێجیانداتان ناوە جارجارە ئەیەن بەەوە بە نەورۆژە 3 ئەو نەپارە پێیاکەنەوە لە حقیقەتە. اینجا ئەوەشتان بیر نەچێ بیزانن کە ئەو یانەیە وەکو چۆن بە سلێمانی ئەڵێن سلێمان پاشای بابان سلێمانی دروست کردووە و سلێمانی ئەوە کردووە، یانەی نەورۆز یان یاریگای نەورۆز لاویشە جەنگی دروستی کردووە. هەتا 100 ئەو مەگەر شۆفڵی لێن، ئەگەر شۆفڵیشی لێبن هەمووشی تەخت بکەن بۆ ئاگاداریتان
هەتایە ئەڵێ ئەمە یاریگای نەورۆز بوو لاهوری شارجەنگی دروستی کردهبوو بەڵام کوڕانی تاڵەبانی بە شۆفەر ڕوخاندیان یعنی تازە ئەوە مێژووی ئەو شارەیە لاخەتا هەرچەندە من خۆم وە لە لاهوری خۆشی لە تەلەڤیزیۆن و چەندجار باسی کردووە کەوی یاریگایە مڵکی خەڵکی سلێمانیە لایقەتا بەڵام ئێوە ێستانەی بیجزن و کابرایەکی پاشەڵ پیسی وەکو هاوڕێ دارێ شێخنووری دابنیشتێ ئەوە بکاو وە گروپێکدا بنێن کە پیاوی یەکێتین و ئەتانێ بەوە ببن بەچی بەڕاستی بابەتێکم نووسی بە نووسین ئێوە وەکو داڵە کەرخۆرەوان لە ڕاستە ئەمێکێتی ئێستا تەبیعەتی داڵە کەرخۆرێ هەیە ناتوانێت هەڵۆ بێ ناتوانێت باز بێ ئەوە بە داڵە کەرخۆرە جا داڵە کەرخۆرە داعبایەکی متباریکە ئەم داڵە کەرخۆرەیە توانای فڕینیشی هەیە بەڵام تااقەتی فڕینی نییە ینی ناتوانێت بەفڕێ ئەینا ئەتوانێت وەکو فڕین تو سروش توانای پیاوە بەڵام نافڕێ لەبەر هەر حەجی لە کەلاکە بۆ گەن و کەلاکە تۆپی و ئەوانە بەدەن و بۆ خۆی ئەوە لێ بخە قەنەعەتی بە گۆشتی تازە نییە کە بیخوا بۆیە ئەم مێشێتی ئێستا ڕێک لەو داعبایە چێداقەتە هەر حەجی لەشتی ئەوانەیە کە بیخوا تاڵانی کە ئەوەی کەشت هیچ ئەرکێکی لەسەر شان نییە چێ سەر حازری چونکە هەروە هاتوون لەبەرەوە ئەمە بۆ من زۆر گرنگ نییە لە حەقیقەتە هەرویستم ئەوەتان پێ بڵێم خاڵێتێ کەمە قسەی سەرکەم ژێم لە برادەرێکەوە بوو ئەڵبەتە برادەشی بەڕێزە ناوی نابم هەروان لە تیکتۆک و لەمانە قسەی خۆشەکە نوکتە ئەجێڕێتەوە قسەی خۆشوانم بابەتانە هاتووە لە شوێنێکە پەلاماری منیەوە پەلاماردانەکەیشی بەڕاستی بێ ئینسافیە ئەوەی کە بێ ئینسافیە تەنها خودی قسەکانی نییە کە من بەلام و ئاساییە بەڵکو خودی بەڵام بەڵکو ئەوەیە کە ڕسمی منی خۆتە پار ڕسمی کۆمەڵی خەلکی هەلووکی ساختەچی کۆمەڵی خەڵکی نەزانی گەمژە کۆمەڵی خەڵکی توزانم یعنی خۆش نییە لە ڕاستە تۆ بێت ڕستی من بخێتە پاڕسمی ئەو چڕ و جانەوە و لات و لوتانێک کە لە ئەوروپا بە ناوی چالاکەوان ویان قسەیەکەن ئاسکە بەڕاستی من ڕەفیقیوانە نیم ئەوانە خەڵکانی نەخوێنەوارن خەڵکانی گەمژن خەڵکان کە کلچیان بەدیان شوێنەوە گرێداوە ئەمەم پێ ناخۆش بوو یەکەم بۆ قسەکانیش کاڵێ ئارا مەحمەد و فلان ئەگەر دەسەڵاتیان بەدەستەوە بێ ئەوانش دز دەرەچن ئەمە پێشوەختە قەزاوەتکردنە جارێ بەر لە هەموو شتێ من باسی خۆمەکە من خۆم دەسەڵات ناگرمە دەست کەواتە تۆ سەڕەحەت لێی پاڵکەوە کە قەت ئەوە نابینی کەواتە نەدەسەڵات بەدەستەوەگرم نەدزەکەیش ئەگەر ئاشقی دەسەڵاتیش بوومەیە ئەچوو بە بمبێشیتی ئێستا ئەچم بە بمبێشیتی ئەبن بە پارتی فڵانە فیسە کەواتە ئەمە وانە پاشان ئەم نەوعە لە قسەکردن من لە ناو کووردا زۆری ئەبینم ئەمە یەکێتی و پارتی بڵاویان کردوتەوە کە هیچ کەس لە کووردا باش نییە هەموو کوردۆکێتی پارتی وایە فڵان و فیسارەکان دەسڵاتیان هەبێ هەر دەزەبن هەر ئەوە من ئەمە ماناکەی ئەوەیە کە یەکێتی و پارتی خۆیان بڵاوی ئەەکەنەوە هەندێک کەس بە ئاگاییەوە بە خۆیان بڵاویەکەنەوە هەندێکەکەی بە نائاگاییەوە ئەکەتە ناو داوی پارتی یەکێتیەوە لە ڕاستی لەبەرەوە ئەمە زۆر بێماناییە تۆ هەر لە خۆتەوە بڵێ فڵان ئەگەر دەسڵات هەبێ ئەوکوژی پارتی دزەبن جارە من نەدەسڵاتم ئەبێ نەدزیژە ئەمە ئەوە پاشان ئەمەش یەک معنای هەیە کە وەکوتم یەکێتی و پارتی لە پشتی ڕاوەساون ماناکەشی ئەوەیە کە لە کووردا یەک پیاوی باش نییە یەک ژنی باش نییە ئینسانی باش هەر نییە بەڕاستی قەرنێ دژیگەری پارتی بە ئەگەر دەسەڵات بە تۆ هەر دزەبی تۆ هەروەکو ئەوان وایت کەواتە بژی یەکێتی و پارتی مادەم لەناو ئەم کوردەی باشوێرە نەیەک پیاوی باشی تایە نە ئینسانێکی چاکی تایە هەرکە دەسڵاتی هەبێ ئەبێ بە دزت ئەبێ بە گەندەڵ ئەبێ بەوە کەواتە ئەبێت تۆ بڵێ بژی یەکێتی و پارتی بۆ خۆتە هەخێکی دزی و گەندەڵی بن لەبەرەوە ئەو قسانە یا ئەو نوع تەفسیرە ڕێک بە قەزەنجی پارتی یەکێتیە و بە قەزەنجی مانووی پارتی یەکێتیە و یەکێتی و پارتی ئەویان ئەوێ کە بڵاو بێتەوە کە ئارا مەحمەد فەتاح ڕەزاق کێتەڕەوە هەر کەسێک کە تۆی بینی دەسەڵاتی هەبێ هەر دز دەرەچێ یعنی واز بێن و دانیشن و بارێکی و پارتی بێت و با دزەکە هەر دەباشان و سەری ڕەش بێت و ئەو بێن دەزەکانشۆ بۆیە ئەو نوعەکە لە خزمەتکردن بە یەکێتی و پارتی بەڕاستی و بێویژدانیە بەڕاستی بێ ئینسافیە ئینسان بە مەسئولێتەوە قسە بکە نابێ هەر لە خۆ قسە فڕێ بدا بەڕاستی کە بە تاریخە نابێ حتا ئینسان نابێ قسەیە بکە بکەوێتە خزمەتی پارتی یەکێتیەوە من هەر ویسم ئەوتان پێ بڵێم ئەسێ چواشتە دزینی بەشێکی زۆر لە هەواڵی شار لەلایەن یەکێتیەوە مەسەلەی یانی نەورۆز داگیر کرا یانی نەورۆز کۆتایی پێ هاتووە و دزراوە و تەواو ئەوەی کە دروستی کردووە لە مێژوە بۆ خۆی ئەمێنێتەوە یاعتیادی بۆ هەتایە ئیتر لاوری شەرجەنگی لە زیندانایە و بەداخەوە کە
ئێستا هاوڕێی داری شێخ نووری خۆزگای پیاکی محتەرم بووە وڵی هەندێک قسە سەرەوە کابرای ئەزان مەسەوە هاوڕێە پێم ئەی بە باسی کەم بە شەرف یعنی نامێ شەوێ فێم لێ بێ باسی کەم دەڕاستیە وای لێ بدەم لەو هاوڕەیە کە بۆ هەتایە سەری شۆڕکەم و لوتی ڕاشکەم لە حقیقەت وەڵام نامێت بچمە ناو ئەو شتانەوە ئەگەر تۆڕەم نەکەم هەر ئەوە بوو لە واقعا خۆشەویستان شتێکی تر نییە کە لەم قۆناغەیە بیڵێم یعنی نەورۆز بەڕێی من ئەگەر ئاوا درێژەی پێڕوا کۆتایی پێێت لە دوای ئەم یاریشتانەوە وردە چونکە بۆچی خۆ لە سلێمانی هەریانی نەورۆز نییە یعنی سیروان هەیە کوێ هەیە ئەلەساس لێکی چەنا قوبات تاڵەبانی خۆی سەرۆکی فەخریە ئەی باشە ئەگەر مەسەلەکە شای لاوی شەوجەنگی نییە یەکێتی پاڤڵ و قوبات تاڵەبانی و هاوڕێی دارەون فڵان نەفیزارەکان ئەی بۆ یانەکانی خۆتان زیندوو ناکەنەوە و گەورەی ناکەن و هەموو شتە نابەنە ئەوێ بۆشی ئەچن بۆ شوێنێک کە لاوی شەوجەنگی دروستی کردووە ئەگەر مەسەکە داگیرکاری نیە دەڕاستیە خۆ قوبات تاڵەبانی سەرۆکی فەخری یانی یەکێ لە یانەکانە لە حقیقەتە نازانم یانی سیروانە یانی کوێ سەرۆکی ئەی بۆ ناشی ئەوە بکەی بۆچی ئەچن پەلاماری هینەدەن پەلاماری یانی نەورۆز ئەدەن کاتە مەسەلەی داگیرکاریە دەڕاستیە مەسەلەکە یانەکەتان دزیوە بۆ خۆتان ئەگینا ڕەبتی بەوە نییە دوای ئەوە ژیاری یان شوێنی یاری بەڕاستی شوێنێکی ئینسانیە و دوورە لە سیاسەتەوە لە واقعا بەڵام ئێوە بێن ئەمە بدزن و سەخیفێکی وەکو هاوڕێی داری شێخ نووری بێن بیکەن بە دەسەڵاتدار وەڵا کاک هاوڕێی پیاوی محتەرەم و ئەو نەپارەیەوە کاکە خۆمارەی دایکی نییە بۆ کاک هاوڕێ تۆ دایکی نەرمینی دایک چی پارە بۆ زەحمەت نەبێ ها چی هەبوو کاکە تۆ ئەتوانین پێم بڵێین ئەتوانین پێم تۆ پاران لە کوێ هێناوە زەحمەت نەبێ ئەی بیانی نەورۆز جگە لەو 3 ملیۆنەی کە لە ماڵ لاهورای گیرا پارەی یانی نەورۆز بوو کە دزیتان بۆ خۆتان ئێستا ڕۆنی خوان ئەی تۆ تەسمیڵی خۆیان ئێوە چۆشتیا بێ کاک ئەمە ئەوە پاشان تۆ پارە لە کوێ بۆ زەحمەت نەبێ کاک تۆ باوکیش هەردز بووە باپیرۆ هە سوال کرد بووە باش نییە نەرمینی خوشکی حتا ئێسێشکەی بینی باو تەمەنەوە ئێستا هەڵەسی ئەم گوپەی دەرزی لێ ئاواکە ئەوە تۆ کوڕەکەی تۆ پیاوە کوڕەکەی تۆ پیاوە ئەو دوو کەڕە نەنکە دوو کەڕە سێ کەڕە نەنکە کەچی ئێستا دەزیە دەموچاوی ئەو ئەمەی ئاواکە لەبەر چی لەبەرەوەی کە ئەوەندەتان سامانی ئەمێتە دزیوە نازانن چی بکەن بەڕاستی باش نییە نازان چی بکەن کاتی خۆی قسەیەکە بۆ نازانم چی وای لێ بێ بە تێڵا بەرەبێتە خۆی بەڕاستی ئێوەتان لاتوە بە تێڵا بنوتە خۆتان نازان چی بکەن حقەتا ئەوەتان پارە هەیە ئەوەتان دزیوە نازان چۆ سەرفیکەن نازان چی لێکە نازان لەکوێ داینێن نازان لە بیبن بۆ کوێ حقەتا لەبەرەوە کەس نەیکا بە پیاوەتی بڵێ وەڵا هاوڕێی داری شێخ نووری پارەیە بەیانی نەورۆز 3 ملیۆن دزیوە ئەوە لەو پارەیە وەسەد ئەوش پارەی پێپەیاکەن لە حقەتا داگیریان کردووە دەڕاستی ئەگینا هاوڕێی داری شێخ نەخی جەد و بابیشی سوال کرد بووە چی پارێکی هەیە دەرپێ کورتەکەی خۆش و ماڵ و مناڵەکەشی هینی میلەتە هینی خەڵکە دزیوێتی بەڕاستی لەبەرەوە خۆی فوش نەکاتە دانیشی ئاوا لە پاکشێکی ناسکۆڵەیە دانیشێت و بڵێ وەڵا حسابە من پارەم هەیە تۆ هیچ نی دەڕاستیە باوکیشی لە مێژووی ئێمەیە باش نییە لە مێژووی ئێمەیە خەدز بوو باپیرەیشی کە نازانم مەجموعەیە شێعر و مێنویسیوە بە سوالکەری مردووە کات تۆ پارە لەکوێ بوو تۆ کاکە پارەی ئەو میلەتێ دزیتە لە حقیقەت هەرویستم ئەوتان پێ بڵێم و هیچ قسەیەکی ترم نەماوە خۆشەویستان هیوادارم سەرکەوتوو بن لە خۆشییا بن قسەی حەق ئەبێ بکرێ لە حقیقەتە وە قسەی ناحەقیش ئەبێ نەکرێت خۆدا حافیز خواتان لەگەڵ خۆشەویستانی